سیسی هیوا 12 سال 1992 دا وەک گوتی ڕایە ناونەتەوی ئەڤ ڕۆژی هاتیە پەژراندن ڕۆژە کەسێ ئەستانگدار جیهانێ مەبەستا vê ڕۆژی چییە پەیامە کەسێ ئەستانگدار بگihê civakê tevî got ev jî beşekî ji civakê ne ev jî rengekî ji civakê ne gelek meselen kesê astengdar hene sedemê hin lebatê wa de em bêjin heger encama ji Xwedê de ye yan jî zikmakî de ye yan jî encama qezakê de ye yan jî şerekî de ye بووە سەدەمێک ئەو کێم لە باتبوونا وی ناکێ دەنگی وی دەرناکەوێ هوەراوی دەرناکەوێ ئیراداوی دەرناکەوێ ئەو ڕۆژ هاتیە ینی تاینکردن گۆ بهتر جوواک بالێ بکشێنێ سەروان کەساژی و چێ ئەم بێژن ئەمکانی و ئیراداواناکێژی هەیە دەرکەوێ پێش ڕاستی چی کەسێ ئەم بێژن ئەم بێژن گۆخەت بینێ خودی ئیرادەیەکە کەسێ ئەسانداگرژی ئەو ژی دخوازی دەنگی خۆ دەرخێ ئەم ژی نمونەیەک بوون ڕاستی مەخۆست ئەم ژی دریا vê çalakiyê دریا بەرهەمێ خۆرە دریا کەسایەتە خۆدا جیهانê re bidine diyarkirin em hene em di nav we de ne û vayê hûn jî me bibînin ji xwe zêdetirî got behsê bikin jî dîmen jî diyar bûn yanî çiqas însan xwedî kedin û xwedî berhemên cûr bi cûr in.